بێ لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم کۆمەڵێک بابەتی جیاواز و گرنگ لە بەرنامەی هەفتانێ ئەمجارە هەیە تا کۆتایی لەگەڵمان بن. لە کەمپەکانی ئاوارەکان لە سنووری شاری دهۆک میوزیک ژنێکی کورد منداڵ ئاوارەکان فێری ئامێری گیتار دەکات. لە بازاڕی شاری مووسڵ خانەوادەیەک بۆ ماوەی 40 ساڵە شەربەتێکی مێوژی تایبەت دروست دەکەن و تاکو ئێستاش لە کارەکەیان بەردەوامن. هاوڵاتیە کولتور و نەریتی کۆنی باو با پیرانی زیندوو دەکاتەوە و ئاشنایان دەکات بە نەوەی نوێ. خانمێک لە ڕێگەی چەند پرۆژەیەکەوە کللتوری کوردی بە گەشت یاریە بیانیەکان لە کوردستان دەناسێنێت. ناتەق سالم هاوڵاتێکی شاری دهۆکە کە هونەرمەندە و کاری میوزیک دەکات و میوزیک دەژنێت، بەڵام یەکێک لە جوانیەکانی ئەم کاری ئەوەیە کە منداڵانی ئاواری ناو کەمپەکانی دەوروبەری دهۆک فێری ئامەری میوزیک دەکات کێکێک لەوانە گیتارە. ئێستا زۆربەی و منداڵانی کە حەزیان لە میوزیک و ژەنینی ئامێری گیتارە لەگەڵم مامۆستا کوردەدا توانویانە فێری ژەنینی گیتار بن. ئەس مامۆستا ناتەق سالم دەرچۆی پەیمانگا هۆنەرێن جوان دهۆکێ و دەرچۆین کولێجە هۆنەرێن جوان هەولێرە پایتەخت. ئەوە بۆ ماوەی 3 ساڵایە ئەس لەگەڵ ڕێکخراوە بەهارە هیڤە کار دەکەم وەک مامۆستای مۆزیکێ لەسەر ئامێری گیتار، پیانۆ و فلوت. ئۆکەی کۆردی می ماینەر، لا ماینەر، شتنگی ڕێ ماینەر، براڤۆ. تەمام. ماوەی ڤان 3 ساڵادا بتری سات مۆڕۆڤای هاتین ژوانەش گەلێک ژێ وێبوونە مۆزیک ژەن هەندێک قوتابیە هەنجی وێل پەیمانگە و کولێجەش هاتنە وەرگرتن و چەنگۆ ئەو وانەیە ئەس دەمەوان ئەپشێوایەکی ئەکادمیە نۆتە کە جارێ من چی خوندیە ئەژی وێ چەندێ هاریکاریەوان دکەمە و گەلێک ژێ بخۆ هەندێک ژێژی بوونە مامۆستا ینی ئەو خۆش دەرسات بێژن ڤیدەمێ درێژدا واژی هاریکارم گەلوان و هەروەساژی ئەزێ بۆوان بوومە دەرگەهێکژی مەسەلەن گەلێک جارەوەلێ تێت ئامیرا ناکردن هەگاس نەرگەل بم ئامیرێت نور ناوێت ئامیرە کۆمپانیەت وان ینی هەر تشتێکی هەبێت ئەزی هاریکارم گەلوان ڤی شێوازی ئەو خۆ فێر بن و تشتێک گەلێکی خۆش بۆ من ئەزانم و ماڵێت وانژیت هاریکارن سەرێ چەندێ دەمەگیدا تەلەفۆنێکن دەبێژن مەسەل مەدوێتە بۆ زارۆکن فلان ئامیرێ بکردن قوتابیەتەیە بۆ من هەستێکی خۆش شێت کوەزانم و ئەوژی وێ پشتەوانیەوی زارۆکی دکەن. جارەگەتی می ماینەر 1 2 3 4 لا ماینەر، لا 1 2 3 1 2 3 گیتارەتەش دایمە بلا دەست ئەیوە سابت باشترە. تەمام دیاڵە براڤۆ گەلێک باشە درستە. تەمام ئەش ماوەی vê ڤان 3 ساڵادا بتریە تقریبا 100 تەڵەبەژی وێ هاتین و ئەس حالیان ژی کار دکم گەل 40 تەڵەبە 45 جارنا و هەر کەسێکی ئامیرەژی هەبێت ئەسخارم هاریکاریایی بکەم ئەتێتە vêrê وەس هاریکارم بێت. براڤۆ دێنە میڤە. وەک ڕتم وەرگرن جارێ ژبلی کۆردە دەست خۆدای نەبێرێ. تەمام ئەف دەنگە دێژ گیتارەتەیە چاوە مەسەلەن من گەلەگە ڤیای بێژم و دەیک و بە گەلەگە گرنگە و گرنگیە بزارۆکێ خۆ بدن نەگرنگە زارۆکێتە سەر حەزێنتە ببتە چی
geleke giring e zarokên te çî divêt ewî çî divêt. خانوادەیەک لە شاری مووسڵ ماوەی زیاتر لە 40 ساڵە خەریکی دروستکردنی جۆرێک شەربەتی تایبەتن کە ناوبانگێکی زۆر باشیشی پەیدا کردو ئەوان شەربەتی مێوەش دروست دەکەن بەڵام تایبەتمەندێکی زۆر جیاوازی هەیە کە خەڵکێکی زۆر خوازیاری کڕین و تامکردنی ئەو شەربەتەیە. من ناوم ئەشرەفە لەدایک بووی ساڵی 1990م لە شاری مووسڵ لەدایک بوومە و خاوەنی ئەم شەربەتخانەیەم. لە ساڵی 1991 ئەم شەربەتخانەیەمان دامەزراند و وە لە باو باپیرانەوە بۆمان ماوەتەوە. ئەم شەربەتخانەیە تایبەتە بە دروستکردنی شەربەتی مێوش. ئەو ڕێگانەی ئێمە شەربەتی مێوژی پێ دروست دەکەین لە هەموو عێراق کەسی تر ناتوانێت دروستی بکات چونکە دروستکردنی شەربەتی مێوش نهێنیەکی زۆری تێدایات بۆی ئەم نهێنیە لەلایەن باو باپیرانەوە بۆ ئێمە ماوەتەوە. کڕیارەکانی ئێمە لە تاوی عێراق دێن و سەردانمان دەکەن تایبەت بۆ شەربەتەکەی ئێمە دێنە شاری مووسڵ. کاتێک شەربەتەکەی ئێمە دەخۆنەوە لەگەڵ خۆیان چەندین کیلۆ شەربەت دەبنەوە بۆ خانەوادەکانیان. لە ساڵی 1991ەوە تاوەکو ئێستا شەربەتخانەکەمان بەردەوام شەربەتی هەیە بەڵام تەنها لە کاتی شەڕی داعش و داگیرکردنی مووسڵ لەلایەن داعش و شەربەتخانەکەی ئێمە وەستا. بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە دوای نەمانی شەڕی داعش ئێستا دووبارە دەستمان بەکارکردن کردوتەوە و چەندین لقی ترمان کردوتەوە. عردات شربت هاي بس مصلوي مشهورم شربت زبيبه شربتان هاش كنتي طبيعي ذات خوي هكا همي عرض شربت هاي جا شربت صباحي قالك مشهور ام قالك حاجه كاين چند تم افيري ازو هاولتين ازو خال خو افريتاتي نفيري ام هر تين تجارت جيو ام هر بخودگرين تين چند تين في شربتي ذات خوي شربت زبيبه قالك خوشاوان هاوڵاتێکی کاکەی لە شارۆچکەی داقوق هەوڵی پاراستنی کولتور و دابۆنەریتی باو باپیران دەدات کە لە کۆنەوە بۆ کارەکانیان بەکاریان هێناوە. ئەو بە بەکارهێنانی گوێدرۆژ و جەنجەر بە کوتانەوەی پوشەکان لەگەڵ وتنەوەی مەقامەکانی قەتار و ئەڵاویسی کارەکانی ڕۆژانەی تێپەڕێنێت و ئەو ئامێرانی کە بەکاری دەهێنێت هی 50 ساڵ بەر لە ئێستایە کە لەلایەن باو و باپیرانیانەوە بۆ کارەکانیان بەکار هاتوون. ئەم کارە پێوترێ کاری بە گێرە یان هۆڵەشی پێوترێ. ئەم کارە بریتیلەوەی ئەم وڵاخانە ئەسوڕێنەوە بە دەوری ئەم خەرمانەیە. جا کاتێکە ئەسوڕێتەوە دوای ماوەیەک پوشەکە بڵاوە بێتەوە. ئێمە چیەکەین ئەم ئامێرە پێوترێ شەن. بەم شەنە هەڵەسین ئەیبینە پێشەوە. ئەیبینە ژێر جەنجەڕەکەەوە تا بچێتە ژێر جەنجەڕەکەەوە ئەچێتە ژێر جەنجەڕەکەەوە ئاها ئەمەدا بچێتە ژێر جەنجەڕەکەەوە. کاتێک کە بچێتە ژێر جەنجەڕەکەەوە ئیتر ئەیکوتێت ئەمە ئەیکوتێ ئەمە ئاواشی بۆکەی تا کەرەکان بچنە پێشەوە بزان ئەوە بە سێ چوار فەرێکەوە کوترا ئەوە بوو بەکا ئەیە پوشە قرچەیە قرچە پێوتری قرچەواتە جۆکەشی لەگەڵە گوڵە گەنمەکەشی لەگەڵە. ئیجا جاری دوایین ئەلێرەوە ئەکرێتە بۆ دەرەوە. ئەمە پێی ئەوترێ بنمل ئەمە پێی ئەوترێ بنمل. زیزمەی
عزیز و هەران ئەی کەسەکەم ئامێرێکی ترمان هەیە لە گوێرێ بەکاردێ پێ ئەوترێ نیلە ئەم نیلە بریتە لە دارێک و لەم دوو شتێکە لە پێستەی وڵاخەکرێ لە پێستەی ڕەشە وڵاخەکرێ و پڕەکرێت لە کاو یا لە پوش کەرەسەیەکی بەقووەت ئەمە هەتا هەردوو وڵاخەکە بتوانن جەنجەڕەکە ڕاکێشن ئەم ئەگە بیتە ئێلاوە بێ زەحمەت ئەم دارەمانە هەیە ئەم دارە پێوترێ مژان ئەم دارە پێوترێ مژان ئەم مژانە چیەکە جەنجەڕەکە ڕاکێشێ بەم چنگاڵەوە بەستراوە ئەم چنگاڵە پێوترێ دوو پشکەی جەنجەڕ یان ئێمە لە گەرمیانە پێڵێن کوڵاژدم یا عەقرەبیشی پێڵێن زۆر جا عەقرەب هەرچەند بە تورکمانی و عەرەبیە ئەمە پێوترێ دوو پشکە یا کوڵاژدمی جەنجەڕ ئێمە ئەو کەسێشکەوە ئەم گێرەیەکە یا ئەم هۆڵەیەکە پێوتری گێرەوان یا هۆڵەوان ئەو کەسێکەوە ئەم هۆڵەیە ئەم گێرەیە ئەنجامەدات جا ئەویش پێشینان زووتر لەبەر خۆر ئەم کڵاویان لەسەر کردووە ئەم کڵاوە لبادا لە خوری بەرخ دروستەکرێ پێشینان پیانەوت کڵاو قۆڕیان پێوت و هەروەها ئەم فەرەنجیشە بە هەمان شێوە ئەم فەرەنجیە دروست کراوە لە خوری بەرخی 6 مانگە و بەرخی 7 ساڵە و بەرخی 7 مانگە ئەفمن جا دروستەکرێ ئەمە پێوترێ کوڵەباڵ فەرەنجی کوڵەباڵی پێوترێ ئەمە بۆ ئەوەی کەوا خۆر پشتی نەسووتێنێت چکە خۆرەکە گەرمە هەتانی وەڕۆتەوە بەرە گێرە بکەوە لەبەر ئەم خۆرە گەرمە جا ئەمە هەم گڕێش نایبە چکە لە گەرمیان خۆ دەزانی گڕێکی زۆر گەرمی هەیە بە هاوینان بە تەمموز هەم گڕە نایبا و ئەمەش بۆ ئەوەی لەبەر کە خۆر نەدارێ و خۆر نەیبە وهرايان دم دم تخواكي نرمياي وران بي وقتی گلزارو وی دشتو سیران بی ئێمە لەم کارە فۆلکلۆریە کوردەواری جارانی خۆمان پەیامێکمان هەیە چەند ئامانجێکمان هەیە بەڵام لە پەیامێکە پێشکەشیەکەین یەکەم جار بۆ میلەتەکەمان بیسەلمێنین کەوا ئەم خەرمان و گێرە و ئەم شوێنی باو باپیرانی ئێمەیە ئەمە جێگای شوێن باو باپیرانی ئێمەیە ئەم کەرەسانە هەموو کەرەسەی ئەم شارن شاری داقوقا هی باو باپیرانمانە تەمەری ئەم جەنجەڕە زیاتر لە 100 ساڵ ئەبێت بۆیە ئێستا ئێمەش کە نەوەی ئەمڕۆمان شارەزاییان لە پیشەکانی باو باپیرانی جارانمان نییە و نازانن تا چێنێ ماندووبوونەوە چۆنی ئەم پوشەیانە کوتاوە کردویانە بەکا یا قرچەیان کردوتەکە ئێمە لەم کارەیە ویسمان پەیامێک بدەینە ملەتی خۆمان بزانین کەوا کۆمەڵگەی کوردەواری خۆمان کارەکانی ڕەسەنایەتی باو باپیرانی خۆمان بزانن چییە لە ڕووی کوشتتوکاڵی و لە ڕووی ئەم پیشە جوانەی باو باپیران. لانا حداد خانمێکی کوردی دانیشتووی باشووری کوردستانە و ئەوێت کە کولتور و داب و نەریتی کوردستان لە ڕێگەی پرۆژێکی تایبەتی خۆیەوە بە گەشتیارانی بیانی بناسێنێت ئەوانەی کە سەردانی کوردستان دەکەن. پرۆژەکەی پێک هاتووە لە چەند پەرتووک و هەروەها یاریەکەوە لەو ڕێگەوە داب و نەریتی کوردستان زیاتر ئاشنای بیانیەکان دەکات. ئامانجیشی ئەوەیە کە گەشتیارانی بیانی زیاتر جوانیەکانی کوردستان ببینن. من لە هەولێر دایک بوومە، دایکم کەرکووکیە، باوکم خەڵکی خانەقینە بەس لە بەغا دایک بووە. بە تەمەنی 6 ساڵەوە چوونە ئەڵمانیا و تقریباً 24 ساڵە ئەڵمانیا ماوم و لەوێ شوێنەواریم خوێندبوو و تقریباً بووە 10 ساڵە ئەمن هەر لەو بوارەیە ئیش دەکەم. یعنی ئەمن لەگەڵ بەدەرەکانم دائیمەن مانگی جارێک کۆ ئەبینەوە یاری استراتیجیمان دەکرد. ئەو کاتەیە وتم ئۆکەی ئەمن خۆم کەسێکم کە زۆر حەزی لەو جۆرە یاریەکانە و ئاینەن کاتیش مێژووی مێسپۆتامیا خوێندووە و لەو بوارە ئیشیشی کردیە. ئەو کاتەیە بە تاقیکەمەوە ئەمن دەتوانم یاریەکی وەها دروست بکەم. ئەوجە لەگەڵ برادێک دانیشت بووم و تەجروبەمان کرد یاریەکمان دروست کرد کازانیمان سیستەمەکە
وەک یاریەکانی جیهانە و ئەو کاتێش لا من زۆر گرنگیش بوو کە بە زمانی خۆمان بێتن بەس ئەگەر بیکەیتە ئەلکترۆنی پارەی زیاتری دەوێ هەندێ زەحمەتە و خۆی ئێستا تایبەت ئەمن لەسەر ئەو پرۆژەیە بە تەنیا ئیشەکەم هەندێ هاوڕێم هەیە کا یارمەتیم دەدەن و مەعهەدی ئەڵمانی گوتە ئەو پارەیاندا کە یاریەکە چێت بکەم یعنی ئەو پشتگیریەم وەرم گرت بوو بەس هەر ئیشەکە بەردەوام ینی خۆم ئەیکەم ئەو کاتێ زۆر کاتی دەوێ و زۆر مەسرەفیشی دەوێ لەبەر ئەوە من ناتوانم ینی ئەو خطوانە بە گەورەی بکەم ینی ئەمن ئێستا هەوڵ دەدەم بچووک ئێستا دووەم بەرهەمم هەیە کا یاریەکی ترە زۆر جیاوازە لەوەکە یەکەمەکە هێدی خۆم دروست بکەم کە بەو شێوەیە کا یاریەکان دەفرۆشم بەو پارەیە بتوانم بەرهەمی زیاتر بکەم ئەنی خۆی ئەوە ئێستا من هەروە بۆ نەمونە دامنایە 5 کارت وەربگرە ئەوان جارێک تێکەڵ نەبوون دروستکردنی شارەکەیە لە دەستە چەپدا دەنێ و ئەو کارتی دانیشتوانەکان لە دەستە ڕاستدا دەنێ لە بدایەت ئەم یەکەم یاریەکە کە ئیمپراتۆری ئاشووریە بۆردێکی تێدایە و دوو جۆرە نوعی کارتی هەیە و دوو پاشا کە دەبێت دژی یەکتری یاری بکەن لەگەڵی ئەو کتێبەکەیە کە بۆت باسەکاتن چۆن ئەتوانی ئەو یاریە بکەی و مێژوەکە بۆت باسەکاتن ئەلێرە کە دەبینین بۆردەکەیە بۆردەکە پێشانەداتن کە ئیمپراتۆری ئاشووری ئەو 5 شارانە کە چواریان پایتەختی ئیمپراتۆریەکە بوو و یەکێکیانە ئاربائیلە کە هەولێری قەدیم زمانی ئیمپراتۆری ئاشووری بوو و لە ناوەندی ڕووباری دجلەمان هەیە کە ئەو کاتەیە دووبارە ئەو 5 شارانە وەک عکس دەکردنەوە کاتە یاریەکە هەر کەسێک پاشایەکە دەبی بین ئەم 5 شارانە سەفەر بکاتن ئەو کاتەیە کا سەفەری کردووە کارتی دانیشتوانی هەیە دەتوانی بەکاری بێنێ کە خەڵک دانێتن کە ئەو شارە زیندوو بێتن ئەو کاتەیە دەبی شارەکەش دروست بکەی کەن چەند زیاتر خەڵکت داتناوە دەتوانی پلەی شارەکەت بەرزتر بکەی ئەتو دەست پێ دەکەی بە گوندێک دوایی بە شارێکی بچووک ئیلا ئەن بگەیتە ئاخر دەرەجەکە کە پایتەختە و ئەو کاتەیە استراتیجیەکە لە چێن دەرەیە لەبەر لە بیدایەکە یاریەکە زۆر ئاشتیە لەگەڵ پاشایەکەت سەفەر دەکەی بین 5 شارەکان دوای خەڵک دادنەی شار دروست دەکەی بەس ئەو کاتە ئەو خەڵکانە کە ئەتو داتنایە توانەیەکی تایبەتیان هەیە ئەلێرەوە ئەتوانی استراتیجیەکی تایبەت بەکاربێنی ئەتوانی دژی ئەوەی بەرامبەرت بۆ نمونە شارەکەی بڕوخێنی یان خەڵکەکەی ڕاکێشی بۆ لای خۆت یان خەڵکەکەی لادەی لە یاریەکە یان دەتانی لە شارەکەی دزی بکەی و شارەکەی خۆت بڵندتر بکەی ینی هەندێک جۆرە نەوەی استراتیجی هەیە کە ئەتوانی بەکاری بێنی و ئەو کاتەیە ینی دائیمەن یاریەکە وەک یەک نییە هەر کاتێک لەگەڵ چێ یاریەکەی شێوەی یاریەکە دەگۆڕێتن حەسەب ئەو کەسەیە بڵێن زیاتر حەزەکاتن شەڕ بکە یان زیاتر تەرکیز ئەکاتن شاری خۆی دروست بکاتن ئەو کاتەیە جەوەکە دەگۆڕێتن. یاری دووەمەکە ناوی دیتم بە کوردی ینی ئەوم دیت ئەو کاتەیە یاریەکە تانی بیکەی بین 2 تا 8 نەفەر یاریەکی زۆر سەریعە کاتی زۆری پێویست ناکاتن و هەر کەس ئەتوانی یاریەکە فێر بێتن یعنی ئەو کاتەیە کارتی تۆخت هەیە کە فێرت ئەکا چۆن یاریەکە دەکەی ئەمەش دووبارە بە 4 زمان شەڕح کراوە یعنی بە ئینگلیزی کوردی و عەرەبی و ئێستا ئەمە کادەبینی شینەکەیە ئەو کارتانەیە کە یاریەکە پێی دەکەی هەر کەسێک بەشێک لە کارتەکان وەرەگرێتن و لە ناوەندی یەک لەو کارتانە دەبێتن یەک لە کارتەکان دەبینین 8 وێنە تێدایە وێنەکان هەمویان کوردەوایەتینە یان عێراقینە کە دەبینین دەبەی غازی تێدایە فانوسی تێدایە دهۆڵ و زڕنە بزن مافوری تێدایە سەماوەڕ و ئەنوا ئەشکالی ئەشیا هەیە کە هەموو کەس لە کوردستان و لە عێراق لێ ئەزانێتن
ئەو کارتەیە لە ناوەندی دەبێتن و هەر کەسێک کە کارتەکان لە دەستی ئەوەی سەرەوە ڕائەکێشێتن سیر ئەکاتن چی وێنەیەک لە دەستی خۆی و لەو کارتەکە لە ناوەندیە وەک یەکە و ئەو کاتەکە دۆزیەوە دەبی ناوەکەی بیڵێ و کارتەکەی خۆی فرێدا. ئێستا بۆ نمونە ئەلێرە گەهوەیە ئەو جەپی دەڵێم قاهوە و کارتەکەم فرێ ئەدەم و چێ ئاخر کارتی یەکەم کەس بوو کە ئاخر کارتی داینا ناوەندی ئەو دەباتەوە. لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووم تا پێگەیشتنەوەی تر هەر شاد و بەختەوەر بن.